وڵازە لەگەڵتان بەردەوامین لەم تەوەرەی کۆتایی پرۆگرامەکەدا هیچ ئومێدێکم بە باغداری کشت و کاڵی ئاژەڵداری نەماوە. ئەمە بەداخەوە کایڵین ئەمە قسەی بەشێک لە جوتیارەکانە لەم سەردەمەیە کە بەتایبەت لە هەرێمی کوردستانە کە ئەکرێت بڵین ئێمە خاوەن سەرمایەکی زۆر بەهێزین، خاوەن خاکێکی زۆر بەهێزین، خاوەن ئاوێکی زۆر باشین لە هەرێمی کوردستانە. لەم کاتەدا جوتیاران ئەم قسەیەکەن و لەسەر و هەموو ئەمانەشەوە لەگەڵ ڕێژەی زیادبوونی ڕێژەی هاوڵاتیاندا ئەکرێت بڵین باغداری و بواری کشت و کاڵی بەگشتی کە ئاژەڵداری شەگرێتەوە ئەکرێت هەنگاوی سەرەتایی تێپەڕێنێت و هەنگاو بنێت بەرەو باشتر و هەنگاو برێت بەرە ئەوەی کە توێژینەوەی زانستی لەسەر بکرێت و بەرهەمێکی باشترمان هەبێت وەک لەوەی کە ئێستا بوونی هەیە. باز لە گرنگی توێژینەوەی زانستیەکەین، باز لەواکەین کە چۆن زیاتر سوود لە خاک و ئاوی هەرێمی کوردستان وەربگرین هەتاکو بەرهەمێکی باشتر بخینە بازاڕەوە، نەک بۆ بازاری هەرێمی کوردستان بەڵکو ئەم بەرهەمە وەک لەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە بینیومانە ئەم بەرهەمە بنێرێتە وڵاتانی دەرەوە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە شوعلە محەممەد، مامۆستای زانکۆ. دکتۆرە سڵاو دەبێت بەخێر. زۆر سپاس. دکتۆرە لە سەرەتایە بۆ دەسم پێکرد هیچ ئەمەلێکم بە باغداری بە کشت و کاڵی بە ئاژەڵداری نەماوە. ئەمە قسەی بەشێک لە جوتیارانە ئایا ئەم قسەیە بۆ هەرێمی کوردستان گونجاوە کە خاوەنی خاکێکی زۆر بەپیت و باشین، خاوەن ئاوێکی باشین؟ سلااوتان لێبێ، سلااو لە بینەران. لەوانەیە با تۆزە گەشتبین بین، لەوانەیە ئەم قسەیە لە زۆربەی جوتیارانە هەبێت لە ناو جوتیارەکانە بەشێک لە جوتیاران نەموتوە هەمووی. بەڵێ، بەڵام ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ توێژینەوە زانستیانی کە هەیە بە ئەو ڕاستپاردانی کە لە توێژینەوە زانستیەکانە هەیە بە شێوازێکی زانستی کشت و کاڵ بکەین، زەویەکی زۆر بە پیتمان هەیە لە هەموو کوردستان ئەتوانم بڵم زەویەکی زۆر بە پیتمان هەیە، توانایی هەیە بەرهەمێکی زۆر باش لە هەموو بەرهەمە خۆماڵیەکان بەرهەم بێنێ. جوتیار کە ئاوا مەسەلەن بێ ئومێدە بێ لەوانەیە لە با بڵین ئیشەکەی بە تەقلیدی کردی بێ وەکو جاران کە ئیشەکە هەروە کردی بێتی نەگەڕێتەوە بۆ سەرچاوی زانستی یان بۆ نمونە شتی لە بەردەستانە بێ کە بتوانێت ئەو ئیشە بکە، بۆیە ئاوە ناومێدە بێ. بەڵام ئینشاءڵڵا توێژینەوەی باشەیە لە کوردستانە بەپێی ئەو توێژینەوانە ئەتوانن بەرهەمی باش بەرهەم بێنن. زۆر باشە. هەمیشە باس لەواکرێت لە هەر چ کارێکا بە توێژینەوەکان گرنگی و ڕۆڵی خۆی هەیە. گرنگی توێژینەوە زانستەکان لە بواری کشت و کاڵدا و ئەو توێژینەوانەی کە ئەکرێن و ڕاستپارتەی زۆر گرنگی تیارە توێژینەوەکاندا تا چەند گرنگە لە دوایە کار بۆ توێژینەوانە بکرێت. بەڵێ، توێژینەوەی زانستی تەوان لە هەر بوارێکا کە ئەکرێ سەرەتا بە بوونی یان بە دەستنیشانکردنی کێشەیەک دەست پێ ئەکا بە ڕاستپاردە کۆتاییە. دەستنیشانکردنی کێشەمە بەستمەوەی هۆکارێکەوێ بۆ ئەنجامدانی ئەم توێژینەوەیە. ئەگەر من بۆ نمونە زەویەکی کشت و کاڵیم هەبێ بەرهەمی بەرەوبوومەکەم زۆر کەم بێ، منیم دەستەکەم بە توێژینەوە لەسەر ئەم زەویە کشت و کاڵێکە لە کوردستان هەیە. توێژینەوەکە نمونەی خاک وەرەگری، نمونەی بەرهەمە کشت و کاڵێکە وەرەگری کە هەتا چەند شیکاریەکی بۆ ئەنجامەیی بۆی بزانی کێشە لەکوێ هەیە، لەوانەیە زەویەکەت بە پیت نەبێ، لەوانەیە بڕی ئاوی بۆ دابین نەکرابێ، لەوانەیە ئەو بەرهەمە گونجاو نەبێ کە لەم زەویە کە تۆ ئەیڕوێنی بەپی ئەمە چەند داتایەکەت بۆ دەرەچێت، بپی داتاکان تەوان دەرەنجامت بۆ دەرەچێت کۆنکلوژن لەسەر ئەساسی ئەم دەرەنجامە تۆ ڕاستپاردە ئەەکەی. پەیڕەویکردنی ئەم ڕاستپاردانە زۆر گرنگە بۆ جوتیار کە بەرچاوی بگرێ. بۆ نمونە من کە زەویەکەم ئاوا بوو لەوانەیە لە دەرەنجامە بۆم دەرچوو بێت کە ئەم خاکە بڕی توخمە خۆراکی کەمە، ئەو کاتە من ئەم خاکەکە چارەسەرەکەم، ینی کێشەکەم بۆ دروست بووە، ئەزانم لەکوێیە من بە دوای چارەسەر ئاگەڕێم ئەیکەم بە ڕاستپاردە و ئەم ڕاستپاردانە ئەبنە هۆکاری زیادبوونی بەرهەمی کشت و کاڵی. زۆر باش. اینجا ئەمە چەندین کەسمانەیە کە دەرچووی بەشی کشت و کاڵی و چەند کەسێکمانەیە لەوەی کە پرۆژەی بچووکیانەیە خاوەنی پرۆژەی بچووکن کەوانیش لەوانەیە خاوەن بیرۆکەی جیاواز بن بۆی کە گرنگی زیاتر بە بۆ توێژینەوانە. جەمە هاوکارانمان ڕاپرسێکیان بۆ ئێمە ئامادە کردە، پێمان خۆشە لەگەڵ بەڕێستا و لەگەڵ بینێرانیشە بینەری ئەم ڕاپرسێ بین و گویان لێ بگرین. فەرموون. چی کشت و کاڵیم و ماوەی ساڵێکی شەبێ پرۆژەیەکی خۆمم داناوە، پرۆژەکە بلاکبێریە، بەڵام لێرەیە هەماهەنگی حکوومەت زۆر دەور ئەبینێ لە بەرەو پێشبردننی کشت و کاڵە.
لە هاوردەکردنە حکوومەت کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئەم نەک تەنها من کە پرۆژێکی سەرەتایم هەیە حتا بۆ جوتیارە نمونەیەکانیش کە ناتوانێت بەرهەمە فرێشەکەی خۆی ساکاتەوە لە بازاڕەکانی کوردستانە ئەمە کێشێکی زۆر گەورەیە بۆ دەرچووی کشتتوکاڵیش ناکرێتەوە حکوومەت ئەو هێزەی نییە کە هەموو دەرچوانی کشتتوکاڵدا بمەزرێنێ بەڵام ئەتوانێت یارمەتی دەربێت لە مەسەلەن لە دابینکردنی مەکینەیە لە هیچ جیهازە لە ساختکردنەوەی بەرهەمیە لەبری ئەوەی تۆ بەرهەمێک لە دەرەوەی وڵات بهێنیت و ساغی کەیتەوە بۆ هەموو مادەکیمیانی کە پیای ئەکرێتەوە شارەزانی و ناشزانی چییە کە ئەبێتە ژەهرێک دەرخوادی ئەم هاوڵاتیانەی هەرێم ئەدرێ لەبری ئەوە ئەو پرۆژانەی کە دامەزراوە مەسەلەن یەکێک وەکو من خۆم بازارگەریم بۆ پرۆژەکەی خۆم کردووە حکوومەت لەبری ئەوەی کە لە دەرەوە بڕێکی زۆر کەمی هێناوە بە مەبلەغێکی زۆر گران من لێرە بەرهەمم هێنا و خستومەتە بازارەوە هێشتر بەو شکڵەش نەمتوانیوە بە تەواوی بەرهەمەکەم ساخکەمەوە ئەمە کێشێکی زۆر گەورەیە کە ڕوبەڕووی هەر کەسێکە بێتەوە کە ئەوێ دەست باتە کشتتوکاڵ یعنی ترسێکی گەورەیە کە گەنجەکان ناتوانن ینی ترسی ئەوان هەیە کە دەست پێکەن و ناتوانن بەردەوام بن لەسەری بەردەوامی زۆر مهمە یعنی ئەگەر من ئەمسا پرۆژەیەکم داناوە کە ناتوانم بە تەواوی ئەو داهاتەی کە سەرفم کردووە دەری بێنمە و بتوانم لەسەری ژیان بکەم کێشەیەکی گەورەیە حکوومەت پێویستە کە ئەمە چارەسەرکە لە کاتی بەرهەمهێنانە کە داخستنی خاڵە سنووریەکانیان کەمکردنەوەی هەریەکێ لەم هۆکارانە ینی ڕێگرە لە بەردەم ئەو پرۆژانی کە گەنجان ئەیانەوێت دەستی بن و بیخەنەکار و بەردەوام بن لەسەری لە ڕووی لایانی ئەکادیمۆ زۆر باشیش ئەتوانین لەبەرەوەی من کە ئەو 4 ساڵی خوێندومە ئەتوانم بە حەقیقی تەطبیقی کەم لە ناو حەقلەکەمە لە ڕووی خاکەوە خاکێکی زۆر باشمان هەیە ئەتوانێت بەرهەمێکی نەک باش زۆر باشترش لە هی دەرەوە بەرهەم بهێنێ وەرزەکانمان زۆر گونجاوە توانا و پسپۆڕی خۆشمان هیچی کەمتر نییە لە وڵاتان من کە دەستم ماوە تێ شارەزاییکی وام نەبوو لە ئەو بڵین ئەو ماوادی کە هێنامە ئەو ڕۆکەی کە هێنامە بەڵام لەگەڵ دروستکردنی چوم شێوێکی زۆر جوان پاگێجینم بۆ کردووە شێوێکی زۆر جوان بازارگەریم بۆ کردووە یعنی ئەمە هەمووی ئەکەوێتە سەر توانای خودت کە هیچی کەمتر نییە لە دەرەوەی وڵات و ئەوانی کە لە دەرەوە ئەهێنرێت هەم زۆر باشترە کە من بە فرێشی ئەیفرۆشم هیچ ماوادێکی حافیزەی پێوە نییە هیچ دەرمانێکی کیمیایی بۆ بەکار ناهێنم یعنی ئەمانە هەموو دەورە بینێ لە بازارە کە تۆ ئەکەوێتەوە سەر تەندروستی تاکەکانیش کە تۆ ئەم بەرهەمەت پێشکەش کردووە کوردستان ئەوەنە ئاوەدانە ئەوەنە خاکەکەی بەپیتە ئەتوانین پشت بە خۆمان بەستین بەرهەمەکانی خۆمان بەکاربێنین بۆ دروستکردنی بەرهەمی سروشتی لێرەدا ئێمە خۆمان بە شێوەیەکی سروشتی دروستیەکەین بەبێ بەکارهێنانی هیچ مەوادێکی کیمیایی کە ڕێگرا لە چەندها نەخۆشی من وەکو خوێندکارێکی بەشی پیشەیم تەواو کردووە تقریبا 2 ساڵ بۆ 3 ساڵە بێت لە ماڵەوەم نەمتوانیوە ببم بە خاوەن پرۆژەیەکی خۆم بە بۆنەوەی لە هیچ لایەنێک و لە هیچ دینێکدا نەمەزراوین بەڵام من وەکو خوێندکارێکی ئەو بەشە و خەڵکیش دانیشتووی شاری سلێمانی ئەمەوێت پرۆژێک تایبەت کەم بە خۆم بەرهەمی خۆماڵی زیاد کەم لە ناو کوردستانە بە ڕێژەیەکی بەرچاو یعنی ئێستا ئەیبینی ئەچی بۆ هەر شوێنێک بەرهەمی خۆماڵی دەرەوە ئەهێنن ئەنجا نازانی ئایا لە سایت چەندی مادەی کیمیاییان بەکارهێناوە بەڵام من ئەمەوێت بە ڕێژەیەکی بەرچاووە هەلی کاریش بۆ گەنجانی شارەکەم بگونجانم جا هەر شارێک بێ فەرق ناکە گرنگەوە لە ناو شارەکەی خۆم یا خود دەرەوەی شارەکەی خۆم بیڕەخسێنم سپاس بەخوا ئێمە ینی وەکو جە و خاک و ڕێژێکی زۆر میوەیەکی زۆر خۆشمان هەیە ینی بەروبوومی کشتتوکاڵیمان زۆرە و لەگەڵ ئەوەشە دەستی کارمان هەیە گەنجێکی زۆرمان هەیە چه خەریج بێ یان ینی هین بێت دەرچووی بەش ئەکادیمیەکان بێت لەبەر ئەوە ینی زۆر گرینگە ئەم جۆرە دەوراتانە ئەم جۆرە پرۆژانە مەسەلەن دابمەزرێ ینی من هەموو جارێ لەگەڵ تەلەبەکان ئەڵم کە تۆ هاتیتە بەشی کشتتوکاڵی ئەبێ هەدەفت هەبێ ئامانجێکت هەبێ بە چی بگەی بۆچی هاتووی بۆ ئێرە ینی شەر نییە تۆ هەر لە ڕێی دامەزرانەوە تۆ بەشی کشتتوکاڵی یعنی کردداری نەتیجەیەک بی بەدەستەوە ئامانجمان هەبێ ئەو لەگەڵ ئەوەشە بەروبوومێکی کشتتوکاڵی زۆر ناوخۆمان هەیە سیر کە زۆربەی کات لە کاتی پێگەشتنی بەروبوومەکان خەسارەمان زۆرە
بۆیە ئێمە ینی ئەم دەورات بڵین خولێک کە ئێستا کراوەتەوە بۆ ئەوەیە کە هەم ڕێژەی خەسارە هەم دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و بە تایبەت دەرچوانی بەشی کشت و کاڵی بتوانین پرۆژە خۆراکیەکان کە زۆر پشتگوێ خراوە بتوانین پێشی خەین. چ لە دروستکردنی مەسەن دروستکردنی سرکە دروستکردنی مرەبا و زۆربەی ئەوانی کە ڕۆژانە پێویستمان پێەیە لە بری هاوردە لە بری بەروبوومە هاوردەکان کە بەجددی ینی ئێستا خەڵک بڵێن لە ڕووی تەندروستیەوە زۆر ئاگای لە سەحەتی خۆیەتی و هەموو کەسیش ناتوانێت ئەمە لە ماڵەوە دروستکە ئێمە مەسەن ئەو خولە بوو ئەوەیە هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی بەراوردی زانستی خۆمان لەگەڵ دەرەوە بتوانین بەرهەمێکی وا پێشکەشکەین بە ناوخۆ کە بتوانین جێی شانازی بە یەک بۆ گەنجی خۆمان و بۆ وڵاتی خۆمان بەیانی بتوانین جگە لە ناوخۆ لە بری بەربوومە هاوردەکان ینی لە ئاستی نێودەوڵەتیە بتوانیشان بەشانی ئەوان هەم بینەرینە دەرەوە هەمیش لە ناوخۆ بەرهەمێکی جوان پێشکەشکەین. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسیا کرێت بڵین ئەمانە ئەم گەنجانە دەتوانرێت پشتیان پێ ببەسرێت ئەمانە بە شێوەیەکی زانستی فێری کشت و کاڵ بوون فێری دروستکردنی ئەو بەرهەمانە بوون کە ئەتوانرێت پشتیان پێ ببەسرێت بۆ داهاتوو تا بەرهەمێکی زۆر باشترمان هەبێت. دکتۆرە بۆ نەتوانراوە پشت بەم گەنجانە ببەسرێت وەکەی با بڵین نەتوانراوە بەواز لێبێنین بەڵام کەی ئەتوانرێت پشت بە لێهاتووی و کارامەی ئەم گەنجانە ببەسرێت بۆ بەدەستهێنانی بەرهەمێکی زۆر باشتر. طبعا دەستخۆشیان لێەکەم کارامایی مرۆڤ لەکوێ دەڕێکویان بە سەرەتا بزانین کارامایی چییە؟ بریتە لە کۆمەڵێک زانیاری و ئەزمون و توانای مرۆڤی توانای کەسی کە ئەتوانێت هەموو کارێک ئەنجام بدات بە شێوەیەکی زۆر بابلین بە شێوەیەکی لێهاتووی بە شێوەیەکی گونجاو. کاتێک کە ئەم گەنجانە یان هەر بەرهەمێکت هەبێ کارامەیت یا بەکاربێنی بۆ نمونە زەویەکت هەیە دووجار ئیسیفادەی لەکەی لە کاتێکا کە ئەتەوێ بیڕوێن با بڵێن شتێکی تیا بڕوێنی دووسێ جار بەرهەمت هەبێ ئیسیفادەی زۆرتری تیا بکەی. ئەم گەنجانە تەسەورەکەم زۆربیان هەچ کەسە و بۆ بە خاوەنکاری خۆی ئەمە چۆن ئەتوانن ئەگەر کارامەی ئەمان بەردەست بێنی یان کارامەی ئەمان لە ناو خاکێکە بەکار بهێنی هەرێکێک لەمانە دڵنیام ئەگەر خاکێکی بیتە وا لەو خاکە ئەکا کە 2 تا 3 زیاتریش بەرهەمی هەبێ. ئەم گەنجانە کاتێکە تۆ لە زەویەکی ئەیتە دەست لەوانەیە نازانم با بڵین کاری حکوومەت یان کۆمپانیا چۆنە کە زەوی ئێن بەم گەنجانە بە خوێندکاریان نا ئەوە ئاگاداری ئەوە نیم بەڵام کاتێک کە لێهاتووی ئەمانەمان بینی دڵنیان لەوەی کە هەر زەویەکیان بیتە ئەتوانێت دووسێ بەرهەمی تا بێنێ ئەوە لێهاتووی کەسەکەیە. تۆ ئەگەر زەویەکت هەبێ بۆ نمونە هەموو زەویەکە بەکاربێنی بۆ بەرهەمهێنانی یەک مەحسوڵ لەوانەیە ئەو زەویە با بڵێن ئەمە کارامەی نییە ئەمە ئیشێکی کارێکی کوشتتوکالی و تو ئەنجامت داوە بەڵام ئەگەر وا لەو زەویە بکەی 2 تا 3 جار بەرهەمی هەبێ واتە ئیسیفادەی لێ بکەی نمونە لەسەر ئەمە بێنینەوە ڕوونترە بێ ئەگەر زەویەکی کوشتتوکالیت هەبێ بۆ نمونە بێ برنجی تیا بڕوێنی لەگەڵ برنجەکە زانین برنج مەرەزەیە بەڵێ لەگەڵ ئەوەیە ئەتوانی تۆ سوود لەو زەویە ببینی ماسیشی تا بەخێو بکەی وانیا ئەوە لە ئێستا 2 بەرهەمەت هەبوو ماسیش و برنجیش لەگەڵ ئەوەیە توێکەڵی ئەو برنجی کە دوای ئەوەی کە بەرهەم ئەدوریتەوە ئەتوانی توێکەڵی ئەوە بەکاربێنی وەکو علەف بۆ ئاژەڵ ئەگەر ئاژەڵداری هەبێ ئەمە بوو بە 3 بەرهەم. لە دوای ئەوەیە بەروبوومی ئەو خاکی کە تۆ هەتە بەروبوومی پاشماوی با بڵێن کوشتتوکالیەکە ئەتوانی بەکاری بێنی وەکو چی بەکاری بێنی بۆ دروستکردنی کۆمپۆست جارێکی کە بەکارێنی تۆ بۆ زەویەکەی خۆت با بڵێن زەویەکە و بەپیتە بێ بۆ ساڵی داهاتوو ئەگەر هەر شتێکی تیا بڕوێنی ئەمە کارامەیە. ئیشی ئەو گەنجانش هەمووی لێرەیە ئەم بینی چونکە هەچ کەسە و با بڵێن لە هیچەوە شوێنی خۆی با بڵێن بەرهەمی خۆی دروست کردووە با بڵین لە نەبوونی هەر بەرهەمێکە و بەرهەمووی خۆی دروست کردووە لەبەرەوە لێهاتووی بەتایبەتیهی ئەم با بڵێن ئەم نەوەی داهاتوو زۆر جێی دڵخۆشیە کە بەرهەمی کوشتتوکالی لێرا زیاد بکات. باشە جێی دڵخۆشیە ئێمە
خاوەنی ئەم گەنجانەین کە لێهاتووی کارامەییان هەیە وەکو بەڕێزت باست کرد و خاوەنی خاک و ئاوێکی زۆر باشی لە هەرێمی کوردستانە بەڵام بۆ خاوەنی بەرهەمە باشەکەنین بۆ ئەم جوانە لە یەک نەیراوە تاک و بەرهەممان هەیە بەڵام بەرهەمێکی زۆر باشمان ئەکرێت ئەگەر بڵین هەش بێت بەڵام بەشمان ناکات بەرهەمی باشمان هەیە لەوانەیە بڵێ مەبەستت ئەوە بێ کە بە پیشەسازیکردن نییە یعنی با بڵێن بەرهەمەکان بە نمونە بێنینەوە لەم چەند ڕۆژێ ڕابردووە کە ڕێگیرا لەوەی کە تەماتەی دەرەوە هاوردی هەرێمی کوردستان کرێت نرخی تەماتە بەرزبەوە بۆ 2000 دینار و بە بەرزتریش بەڵێ ئەمە لەویا خۆی بینێ ئەگەر بە کارامەیی تۆ ئیشەکان زەویەکە بەکاربێنی ئەو کاتە بەرهەمت لێ نابڕێ چونکە بۆ نمونە من سیرەکەم کارامەی لێرە دەورە بینێ ئەگەر بزانم وڵاتەکەم یان کۆمەلگاکەم پێویستی بە چ شتێکە منیم زیاتر ئەوە ئەڕوێنم بەس لەوانەیە زۆربەی جوتیاران مەسەن هەمویان بێکەوە بەرهەمێک ئەڕوێنن ئەو کاتە نەساغ بێتەوە لە بازار بۆیان یان کە هەمویان ئەوەی کە نایڕوێنن طبعا نقصی کەمی دروستە بێ لێرە ئەگەر هاوردە نەکرێت بەڵام ئەگەر هەمویان بە کارامەی سەیری ئەوە بکەن بزان زەویەکەیمە بۆچی باشە چ شتێک پێویستە لێرە بیڕوێنی ئەمە شەر کارامەیە چونکە خۆرەوە کارامەی نییە کە تۆ زەویت هەبێ و هەر شتێکی تا بڕوێنی بزانە چ شتێک سوودی هەیە لێرە چ شتێک لێرە وا بڵین لە چ وەرزێکە کەمی ئەو بەرهەمە کشتتوکاڵێت دروستە بێ هەتا من لەو کاتەیە بیڕوێنم باشە ئێمە کە خاوەنی ئەو خاکە بین و خۆشترین بەرهەممان هەبێت و بە نمونە باسی تەماتەمان کرد خۆشترین تەماتە تەماتەی کوردیە بۆ تەماتەمانە دەرەوە بۆ بێت کە ئەم خاکە باشەمان هەبێ ئێمە ئەوەی ڕاستی بێ من ئەوە بۆچینی خۆم تەسەوری ئەوە ئەەکەم کە زۆر جار بەتابەتی لە هاوینانە بەرهەمێکی زۆر لە تەماتە دروستە بێ ساغ ناکرێتەوە لەوانەیە ئەوە وای لە جوتیار کردی بێ کە ئەوە تەماتە نەڕوێنێ ئەوە بۆچینی خۆم ئەلم لەوانەیە هی ئەوە بێ چونکە ئەگەر با بڵێن حکومەت ئاعتماد بخاتە سەر بەرهەمە ناوخۆکان کشتتوکاڵیەکان هەر لە سەرەتای وەرزەوە با بڵێن بۆ ئەم ساڵ هیچ تەماتە هاوردە نەکا ئەو کاتە جوتیارەکانی شوایە لێ بەشی پێداویستی خەڵکەکە تەماتە بڕوێنن ئەو کاتە لە هەر کاتێکە ئەگەر تەماتەش نەهاتە ناوخۆوە ئەو کاتێمە کەمی کێشەی تەماتەمان نابێت یان هەر یەکێک لە بەرهەمە کشتتوکاڵەکانی کە زۆر باشە کاتە بۆچی جوتیارەکان لەوەی کە ئەمە ئاڵنگ بۆ نمونە لە وەرزی شووتیا زۆربەی جوتیارەکانە بین لەوەی کە زەویەکانیان دابینەکەین بۆی کە شووتی تیا بەرهەم بهێنن بۆچی هەماهەنگێک نەبێت لە نێوان جوتیارەکانە لەوەی کە بۆی کە بتوانن ئێمە بەرهەمێکمان کەمی نەبێت و بەرهەمێکمان زیای هەبێت لەوەی کە نەجا بەهۆی ساغ نەبوونەوە ئەبین ئەو بەرهەمانە کە فرە ئەدرێتە سەر جادەکان لەوەی کە جوتیارەکانەوەی لە بازاڕەکانیان بۆیان ساغ نابێتەوە ئەگەر هەماهەنگێک هەبێت پلانێکی داڕێژراوی باش هەبێت بۆی کە جوتیارەکان بتوان هەموو ئەو بەرهەمانێکە بۆ هەرێمی کوردستان گونجاو بەرهەم بهێنرێت باشتر نییە؟ زۆر ڕاستە ئەگەر هەماهەنگی هەبێت ئەو کێشانە دروست نابێت بەس ئەوەی ڕاستی بێ ئەوە بزانم هەماهەنگی لە وەزارەتی کشتتوکاڵەوە با بڵێن هاوکاری جوتیارەکەن کە چی بڕوێنن ئاگاداری ئەوە نیم ئەوەی ڕاستی بە ئەو وردەکاریە بەڵام ئەگەر شتێکی کەش هەیە لێرە ئەم بەرهەمە کشتتوکاڵیانە لە هەر کاتێکە کە تۆ زانیت بەرهەمەکە زیاد لە ناو بازارە ساغ نابێتەوە ئەتوانی بەکاری بێنی بە هەمە جۆری ینی بەهای خۆراکی بەهای ئابووری ئەم بەرهەمە کشتتوکاڵیە بەرزکەیتەوە چۆن بۆ نمونە کاتێک کە تەماتە زۆرە لە ناو بازارە ساغ ناکرێتەوە کە تەماتە زۆر بوو تۆ شەر نییە ئەو بەرهەمەی کە هەتا ڕاستەوخۆ بە تەماتەی بیفرۆشی ئەتوانی تەماتەی وشکی لێ دروستکەیت و لە بازارەکانە بیفرۆشی خەڵکی شەیە بیکڕێ ئەتوانی دۆشای تەماتەی لێ دروستکەی خەڵکی شەیە بیکڕێ ئەتوانی کەچەپی لێ دروستکەی چەنەهاشتی کە هەیە یان بەرهەمە کشتتوکاڵەکانی کە بۆ نمونە ترێ هەیە ترێ هەر ئەگەر بە ترێی ساغ نەبووە یی چیەکەی دۆشاوی ترێی لێ دروستەکەی یان مێوژی لێ دروستەکەی یان چەنەها ماڵ هەیە لە ناو سلێمانی شاوا بزانم هەیە هەر لە ماڵەکەی خۆیان بە ترێی باخەکەی خۆی ترشیاتی دروست کردووە ئەمەش هەر بەرهەمێکی خۆماڵیە ئەگەر ئەم کارە بکرێ تەسەورەکەم کێشەی کشتتوکاڵ کەم بێتەوە کێشەی دەبانی بەرهەمە کشتتوکاڵەکان چونکە ئەمە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی یەکەم کەمکردنەوەی خراپبوونی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی کە هەمانە دووهەم ئەبێتە هۆی زیادکردنی هەلی کار وانە سێهەم ئەبێتە هۆی خزمەتکردنی کۆمەڵگا و چەنەها سوودی کەش ئەگەر ئەمانە هەبێ تەسەورەکەم کێشەی کەمی بەرهەمە کشتتوکاڵەکان کەم بێتەوە باشە دکتۆر بوونی پەیوەندیەک لە نێوان جوتیارەکان و ئەندازیاری کشتتوکاڵی تا چەند گرنگە ئەندازیاری کشتتوکاڵیمان زۆرە باشە و جوتیارەکەشمان هەیە و خاک و ئاوێکی باشیشمان هەیە بوونی ئەم پەیوەندیە لە نێوان جوتیارەکەیە کە خاوەنی خاکەکەیەوە لەگەڵ ئەندازیاری کشتتوکاڵیە کە بوونی هەبێت لە ئامادەی هەبێت لە بەرهەمێنانی بەرهەمێکە تا چەند گرنگە یان با بڵێن توێژینەوەی زانستی کاری لەسەر بکرێت لەسەر
بەرهەمەکە لەسەر ڕواندن و چاندنی بەرهەمەکە تاکو و کاتی کە بەرهەمەکە پاکێجینی بۆ کرێوەکرێتە بازارەوە ئەمە تا چەند گرنگە؟ بەڵێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە باست کرد. طبعا هاوکاری لە بینی جوتیار و لە بینی مهندسی زراعی زۆر گرنگە چونکە جوتیار ئەزمموی هەیە بێگومان ئەزمموی ئەویش کەمتر نییە لە مەسەلەن ئەم خوێندنەی کە ئەم خوێندوێتی لەگەڵ ئەم بابڵین خوێندکارەیە کە خوێندوێتی بە شێوەیەکی زانستی کاری کشتتوکاڵی ئەزانێ ئەنجام بە ئەگەر ئەم مەسەلەن ڕاستپاردەی هەبێ یان ئەو توێژینەوانەی کە ئەکرێ ئەو ڕاستپاردانە بەکار بهێنرێ جوتیار بەکاری بێنێ لە ئەنجامدانی ئەو کارە کشتتوکاڵی لەسەر ئەو زەوی کە هەیەی بێگومان ئەمە بێتەوە هۆی زۆربوونی بەرهەمە کشتتوکالەکان نەک هەر زۆربوونی بەرهەمە کشتتوکالەکان بگرە کوالیتی بەرهەمە کشتتوکالەکانیش زیاترەکە. زۆر باش ئەمە چەندین جوتیاری نمونەیمان هەیە لەوەی کە بەرهەمی زۆر جیاواز بەرهەم ئەهێنن و ئەتوانن جوتیاری نمونەیی بن لە هەرێمی کوردستانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کە توێژینەوەکان زۆر ئەکرێن کە لەوانەیە لە چەندین دووتێ کتێبێکا بێت بەڵام ئایا تا چەند گرنگە ئەم توێژینەوانە بەڕاستی بەفعلی کاریان لەسەر بکرێت نەک لەوەی لە دوو توێی کتێبێکا بمێنێتەوە لەوەی کە جوتیارەکە هەر نەتوانێت سوودیشی لێ ببینێت. هەر لە سەرتاشا باسم کە ڕاستە ڕاستپاردەی کتێبەکە خۆی هەر توێژینەوەیەک دەرەچێ شەرت نییە هەموو توێژینەوەکە بگا بەدەستی جوتیار لە کۆتایی توێژینەوەکەیە بە دێڕێک بە دوو دێر هەموو توێژینەوەیەک ڕاستپاردەی هەیە بۆ نمونە ئەو نمونەی لە سەرەتا باسم کرد ئەگەر بەرهەمی کشتتوکاڵی کەم بێ ئەگەر من لە دەرەنجامە ئەوم بۆ دەرچوو بوو کە من خاکەکەم بە پیک نییە ئەو کاتە لە ڕاستپاردەیە ئەنووسم ئەم خاکە پێویستی بەوەی کە توخمە خۆراکی بۆ زیاد بکەین ئەو کاتە کە ئەمە بە جوتیار وترا ئەم خاکەی کە ئێستا ئالێرە هەیە بە پیت نییە ئەو کاتە لەگەڵ بابلین چاندنی ئەو بەرووبوومەی کە هەیەی و بەرهەمەی کە هەیەی ئەتوانێت خاکەکە بە پیتکە ئەو کاتە بەرهەمی کشتتوکاڵی زیاترە بێ هەرچی تێزی ماستەر و دکتۆراش کە لە زانکۆی سلێمانی ئەکرێ لە کۆتاییە بە ڕاستپاردە بە ڕیکۆمندیشن لەسەر ئەساسی دەرەنجامی ئەو تێزانە هەمویان نوسخەیان با بڵین ئەنێردرێت بۆ وەزارەتی خوێندی باڵا لێوە بێگومان لەوانەیە گەیشت بێ بەدەستی جوتیارەکانیش بەڵام چۆن من ئاگاداری ئەوە نیم بەڵام ئەو ڕاستپاردانە ئەبنە هۆکاری سەرەکین بۆ زیادکردنی بەرهەمە کشتتوکاڵەکە. دەستخۆش بە دکتۆرە سوپاس بۆتەوە زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئامادەبوونت هیوادارین بتوانرێت کە سوود لەو خاک و ئاواوە لە ئەزمموی گەنجەکان و ئەندازیارانی کشتتوکاڵی وەربگرێت بە هەمانگی لەگەڵ جوتیارانە تا بەرهەمێکی باشترمان هەبێت سوپاس بۆ تۆ.